گوگل پیکسلی 7 پرۆ یەکێک لە باشترین مۆبایلەکانی کۆمپانیای گوگڵە و هەروەها بە ڕکابەرێکی سەرسەختی پاشاکەی ئەپڵدا دەنێت کەویش ئایفۆنی 14 پرۆ 14 پرۆ ماکسە. ئێستا ئێمە وەک سەرەتا لە کارتۆن دەرهێنانی مۆبایلەکە بۆ ئێوە دەخەینە ڕوو، پاشانیش دەچینە نێو گشت تایبەتمەندیەکانی مۆبایلەکە. بەڵام تایبەتمەندیەکان من بۆتان باز ناکەم، هاوکارەکەم هیوازادە دیلمانی بۆتان باز دەکات لەبەرەوەی من زۆر هیلاکەم لەوانەیە ئەو حەقەی پێ نەدەم کە ئەو مۆبایلە ئەو هەموو تایبەتمەندی هەیە لەگەڵمان بن جوانترین شیکردنەوە و هەروەها جوانترین هەڵسەنگانی کامێرە و هەروەها باشترین ئەو تایبەتمەندیانتان بۆ دەخێنە ڕوو و کە لەم مۆبایلەدا هەیە و هەروەها خاڵە بەهێز و لاوازەکانیشی بە هەمان شێوە دەخەینە ڕوو لە کۆتایی ڤیددیۆکە بە شێوەیەکی پوخت و جوان پێتان دەڵێن کە ئەم مۆبایلە شایانی کڕینە یاخود ئەوەیە شایانی کڕین نیە کڕێنە وڵاتان. بیرتان نەچێت ئەم مۆبایلە لەلایەن کۆمپانیای گرین شارکەوە بۆ ئێمە نێردراوە و هەروەها دەتوانن لە ڕێگەی کۆمپانیای گرین شارکەوە داوای ئەم مۆبایلە بکەن بە گرنتی 12 مانگ. ئێستا دەست دەکەین بە لە کارتۆن دەرهێنانی مۆبایلەکە لەسەر کارتۆنی مۆبایلەکە بەدی دەکەین کە بە ڕەنگی ڕەش وە سێدانە کامێرەوە فلاشێکیش لەلاتەنیشت کە دەکەوێتە چەپی مۆبایلەکە ئەگەر لە پشتۆڕات سەیری پێ دەکەوێتە بەشی ڕاستی مۆبایلەکە بوونی هەیە و بوونی لۆگۆی کۆمپانیای گوگڵ با مۆبایلەکە لێرە دابنین. ئەوەی جێگای ئاماژەیە کۆمپانیای گوگڵ هاوشێوەی کۆمپانیای ئەپڵ هیچ کە لە سەرێکی بارگاویکەرەوە لە نێو مۆبایلەکە دانانێت وەتەنیا کەیبڵی بارگاویکەرەوە دادەنێت کە ئەویش تایپسی تو تایپسیە و بە ئامەش لێرە دابنین و هەروەها بوونی ئەداپتەرێکە کە دەتوانی لە ژێرەوەی مۆبایلەکە پێیوەستی بکەیت و بۆ ئەوەی فلاژیان هەر ئامێرێکی تری دەرەچی لە ڕێگەی دەرچەی بارگاویکەرەوەکەوە یاخود بڵین دەرچەی تایپسیەوە پێویستکەی بە مۆبایلەکەوە و ئەمەش ڕێبەری بەکارهێنانی کۆمپانیای گوگڵە کە ڕێبەرێکی دەفتەرێکی جوان و چکۆڵەیە لێ دەبین. ئەوەی دەیبینن مۆبایلەکەی ئێستاگە بکرێ دەستگەکەی لێ بکەینەوە دەستگەی سەر ڕۆنماکەی ئێستا هەڵی دەکەین. ئەو مۆبایلە دەستمایە چییە؟ بێگومان لەوانەیە بزانن کە بە ئایکۆنەکەیەوە. ئەمە گۆگڵ پیکسل 7 پرۆیە کە یەکێکە لەو مۆبایلە مەحبوبانەی کە لەلایەن زۆرینەی بەکارهێنەران و هەوادارەکانیشەوە کە لە سەرەتای واخڵم کە کەوتنە بازاڕەوە تا تاقیبی واخڵن ئەزمونکردنی لەلایەن پێگەی یەک سۆمارکەوە پلەی یەکەمی باشترین کامێرایگر، بەڵام هەر زۆری نەخایاند و مێت 50 پرۆ خرا نێو سەعاکەیە و بە زووترین کات ئەم ڕزبەندیەکەمی لێ سندە گۆلی کوڕە دەلاتەوە با بەمیتونیا و ڕێگاڵ تەمان کرد. بزانین ئاستەکەی چۆنایە کامێرەکەی بە حەق خۆی لە پلەی دووەمە ڕوونیەکانی چۆنن و HDR-ەکەی سپۆژەر گشت دۆخەکانی کامێرا بە ئێوە تێز دەکەین و سەرجەم تایبەتەکانش بۆ ئێوەی خۆشەویست دەخەینە ڕوو و بزانین ئاستەکەی لە ئاستی کامێرا 14 پرۆ ماکسدا یاخود 50 پرۆدا بزانیت چۆنایە. و باسی S22 ئەڵتراش هەر ناکەم چونکە بەجددی لە مۆبایلدا بە زوومەکەی بەکەڵک دێ ئیتر هەر ئەمانەیە با بەردەوام بین. پێش هەموو شتێک لایک و کۆمنت و سەبسکرایبتان بیر نەچێ بینێرن بۆ زۆرترین هاوڕێکانتان و تاوەکو سوودمەند لێەوە. ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه الله هیوام هیوازادە دیلمانیەوە کە هەمیشە لە تێک پلەسەوە خۆمە خۆشحاڵ دەزانم کە پێداچوونەوەشی تەواوەتی بۆ گشت تایبەتمەندەکانی ئەم مۆبایلە ناوازە دەکەین وەک پێ خستمە ڕوو کە لە نێو کووردا ئەتوانم بڵێم جوانترین پێداچوونەوەتان بۆ ئەوی خۆشەویست دەخەینە ڕوو. ئەنبۆکسەکەتان بینی و ئێستاش دەست دەکەین بە نەڕووی دیزاینی ئەم مۆبایلە. لە بەشی سەرەوەیدا هەر مایکێک بەدی دەکرێت بۆ لە بەشی پشتەوەشدا لۆگۆی کۆمپانیای گۆگڵ بەدی دەکرێت لە ناوەڕاستی نەخشێنراوە، لە بەشی خوارەوەیدا مایک و بڵنگۆ بەدی دەکرێت و لە ناوەڕاستەکەشدا هەر دەچەی تایپسیە
و لە بەشی پێشەوەشدا سێلفێکی لە نێو چاڵی ڕووماکەیدا نەخشێنراوە ئەوەی دەمێنێتەوە لە بەشی دواوەیدا دیزانی کامێراکانێتی کە توارچێوەیەکی تایبەت دانراوە بۆ دوانە کامێراکەوانش کامێرای سەرەکی و کامێرای گۆشەفراوانە کامێرای تەلەفۆتۆیەکەشی خراوەتە پاڵ ئەملاوە کار ئەگەر لە ئینسێرتەکاندا بەدی بکەن و لە پاڵ ئەمانشدا فلاشێک و مایکێک بەدی دەکرێت کە موبایلە سێ مایکش لە خۆ دەگرێت ئەوەی تر ببینێتەوە دیزانی کامێراکان هەمان شێوەی گۆگل پێکسل 6 پرۆی ساڵ ڕابێ بەڵام وەک ئاماژەم پێدا چوارچێوێکی بۆ دوو لێنز ئەخڵم نەخشێنراوە ئەوەی تر ببینێتەوە کامێراکانی زۆر هاتوونێتە دەرەوە لە ئاست بەشی پشتەوەی موبایلەکەدا هەرچی پێکاتی پشتەوەی موبایلەکە یاخڵێن دوای موبایلەکە لە گۆرە لە گاڵسی نەوەی هەفتم پێکاتەوە و موبایلەکەش خۆشبەختانە خڵێن خۆشحاڵانە خاوەندارەتی لە بڕوانامی IP68 دەکات و بەوەشم خوستە ڕۆ کە دوانە بڵندگۆی ستێریۆ و دەنگ لە بەشی سەرەوە خوارەدا دەردەچێت دەرزی دەربارەی ڕەنگەکانی ئەم موبایلی ئەم ڕەنگەکان لە موبایلی بەرهەمی هاتون لە موبایلدا ڕەنگی سپیا و ڕەنگی ڕەشەکە ئێستالیان ئێمە بەردەستراوە بەوەی دەخۆشەویست دەخینە ڕوو ئەوەی تێژ ڕەنگی سەوزی بندوقەیە کە لێنزەکانی بە ئەلەمیلیۆمێکی گۆڵد نەخشێنراوە کە پێمان خۆش بکاوە بۆ خۆشەویست دەخینە ڕوو بەڵام هەر ئەمە لە بەردەستماندا بوو ئیتر بەردەوام بۆ سەر بەشەکانی تری موبایلەکە خاڵێکی تر لە موبایلەدا ئەویش ڕوونماکێتی ڕوونماکەی لە زۆری LTPOی ئۆلیدی نەوەی دووەمی کۆمپانیای سامسۆنگە بە قەبارەی 6.7 ئینج و بە خێرایی 10 تاوەکو 120 هێرتز و تێکرا وڵامدانەوەی سەری پەنجەکەشی 240 هێرتزە لە یەک چرکێدا ئەوەی تریش ببینێتەوە ڕۆشنایەکەشی بریتێ لە 1500 نیز لە دەرەوە بە ئاسانی و بە ڕۆشنایشی زۆر بەرزش لە خۆ دەگرێت و بە HDR-شەوە و ئەوەی تر ببینێتەوە هەموو دۆخەکانی تری ڕووما لە خۆ دەگرێت و پێکاتەی ڕەنگەکانی بۆ هەر ئینجێک لە ڕوونمایەدا 16.7 میلیارد ڕەنگە واتە 1 میلیارد ڕەنگ نییە و ئەوەی تر ببینێتەوە بەڕوونی تووکێ و لە خۆگرتنی 512 پێکسل بۆ هەر ئینجێک لە ڕووماکەدا ڕووماکەی بەگشتی ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات و بینە سەر جەوهریترین و باشترین خەڵ لە موبایلێدا ئەوش کامێراکانێتەکە بەهۆیەوە کۆمپانیای گوگل پێوە دەنازێت کە باشترین کردووە و بۆ هۆی بۆ پلەیەکەمی باشترین کامێرا لە جیهانە با بزانین چ ئاستێکە کامێرای سەرەکی لە موبایلەدا بریتە لە 50 مێگاپیکسلی کۆمپانیای سامسۆنگ لە زۆری ISO CLGN ساڵی 2020 ڕاستی 2 ساڵ لەمەوە بەرە بەڵام ئاستێکی زۆر باش و ڕکپێک پێشکەش دەکات بە قەبارەی 1 لەسەر 1.31 ئینج و بە قەبارەی مایکرۆمەتری 1.2 کە ئەمە چەندین وێنەیە کە بە موبایلەمان گرتووە و دیدەنمان کرد و تاقیمان کرد کە ئەم موبایلە ئاستێکی زۆر باشیە لە وێنەی سروشت و ڕەنگەکانی زۆر پێرفێکتن و بۆ هۆیەوە بووە کە بڵم یەکسەر باسی پێگەی دیەک سومار بکەم کە لێوە بۆ پلەی یەکەم و لە پاشاندا کە بۆ پلەی دومی باشتر و کامێرای موبایل ئەما دەربارەی کامێرا سەرشی موبایلێ و بچینە سەر چەشنەکانی موبایلە کۆمپانیای گۆگڵ لێرانەدا بە دۆخی ئەکسپۆژەر واتە قڵمدا کامێرەداوە دەنازێت کە ئەمە چییە ئەما بەشی دوامان کە HDR-ڕەشی تەواوەتی ڕێک دەخات و ڕووناکەکان زۆر بێت کەمێت بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک ڕێشی دەخات و وەکوم کۆمپانیای ئایفۆنیەکە هایلایتەکەی کە بڵم لە بەشی دواماندا کلیس دەکات تێک دەدات بەڵام لەواندا زۆر پرفێکتە و سەرکەوتوانەیە دەربارەی تێکستوری واخڵم بەشەکانی تر لە موبایلێدا شارپنێسەکە شارپنێز لە موبایلێدا بە شێوەیەکی زۆر بەدی دەکرێت کە وای کردووە وێنەی پۆرتڕێتەکانیشدا ئاستێکی زۆر باش پێشکەش نەکەن کە لە ئێستاشدا باسی وێنەی پۆرتڕێکم ئەم موبایلە بۆ وێنەی پۆرتڕێت ئاستێکی زۆر خراپینی و ئاستێکی زۆر باشیشینە ناوەندە ناوات یعنی توانی پشتی ببستی بەڵام بە شێوەیەکی زۆریش ناکەت و لە شێوەیەکدا بە گروپێک یاخود بە تەنیا بێت پشت بە موبایلە ببەستی ئەمە دەربارەی پۆرتڕێت لە موبایلێدا بوو دەربارەی کامێرای دوم لە موبایلەدا زۆری گۆشەفراوانە بە ڕوونی 12 مێگاپیکسل و پێوانەی 126 بلا چەند وێنەیەکمان بە موبایلە گرت و تاقیمان کرد کە ئاستێکی باش پێشش دەکات و بەڵام لە هەندێک شوێنکە ڕووناکایی کەمێت نۆیزێکی کەم بەدی دەکرێت
کامێرای سێم لە موبایلێدا ئەویش کامێرایەکی تەلەفۆتۆ ئەخبن پێرسکەپ تەلەفۆتۆیە بە ڕوونی 48 مگاپیکسل و 5x ئۆپتیکال زوم دەکات و کۆتا ڕەهەندیش کە زوم کات ئەویش CX-کەش هەلە CX-ەکە دەست پێ بکەم CX-ەکەی ئاستێکی بڵێم ئۆکەی پێشکەش کرد نە زۆر باشە نە زۆر چکە هەندێک موبایل کە 5x ئۆپتیکال ڕەهەندی پشتگیری دەکەن یا خود ڕقەواڵی دانراوە هەتاکو 50x زوم دەکەم بەڵام موبایل 30 دانراوە نازانم هۆکارەکە بەڵام کۆمپانیا گۆڵ ئەمەی بەدەستە کردوەمەی پێ باش بووە 5x ئۆپتیکال زومەکەی ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات و ڕەنگەکانی زۆر پێرفێکتن نە زۆر تۆغە و نە زۆر کاڵە ئاستێکی زۆر بێنێ و جوان پێشکەش دەکات لە موبایل دەکات هەرچی کامێرەکان ئاستێکی زۆر باشیان دەدەمێت ئەو خاڵە لاوازانێشی کە باسم کرد کامێرا بۆ ئێوەی خۆشەویستم خسەڕ دەربارەی کامێرای سێلفی لە موبایلدا سێلفێکی زۆر بەزیدی کامێراشی زۆر ناوازە و پێشکەوتوانە لە خۆ دەگرێت کە ڕەنگەکانی زۆر پێوتن کامێراکە لە موبایلدا ڕوونیەکەی 10.8 مگاپیکسل و ڕەنگەکانی زۆر باشن بۆ وێنەی پۆردەتوانی پشتی پێبەستی بۆ زۆرترین دۆخەکانتوانی ڕوونیەکەشی زۆر ناڵێم زۆرە بەڵام وانی پشتی پێبەستیت و وا لە وێنێشە و ڕۆژدا جێی سەرنجە دەربارەی ڤیدیۆگرتە لە موبایلدا ڤیدیۆگرتە لە بەشی کامێرای موبایلە بە ڕوونی 4K و 60 فریم لە سەرکەیەکدا دەبەخشێت و بە لە پشتگیریکردن لە HDR و 12 بیتیش ئەمە بەڕاستی کاریزمایە و زۆر پێشکەوتوانەیە کە ڤیدیۆگرتە لە بەو شێوازەوێت ڤیدیۆگرتەش هەر لە ڤیدیۆگرتە ببینەوە ڤیدیۆگرتە لە کامێرای موبایلدا بەڕاستی عکسێکی زۆر باشی پێشکەش کرد و جێی پشت بێبەستنە بەڵام ئەمە ناکاتەوەی کە بڵێن باشترین بێت لە کۆمپانیەکانی تر وەکو کۆمپانیا ئایفۆنە خبڵێن هواوی بێ یاخود ئەو نەربێ ئەمانە بێ بەڵام ئاستێکی زۆر باشتر دەتوانێت پشتی بێبەستی و لە پاشانیش لە کۆتاییدا سەرنجی خۆم دەخەمەڕ کە ئەمە باشترە خۆت ئایفۆن 14 پرۆ ماکس بۆ ڤیدیۆ دەربارەی ڤیدیۆگرتە لە موبایلدا بە هەمان ڕوونی بەشی کامێرەکانی دواوە لە خودەکەت کەویش ڕوونی 4K و 60 فریم لەسەر کەیەکدا چی دەربارەی پلاتفۆرم موبایلدا ئەم موبایلە بەکاربەری پرۆسەرەکەی خۆتی بەناوی گوگل تێنسۆر نەوەی دووەم کە ساڵی ڕابردوو نەوەی یەکەمی نمایش کرد بۆ ئەم ساڵش هەر نەوەی دووەمی خستە بازاڕەوە لەسەر ئەم موبایلەکانی زنجیرەی گوگل پلس هەفتی جێگیر کرد کە بە قەبارەی 5 نانۆمەتر و ئەتوانم بڵێم پێشکەوتنێکی کەمی بەخۆی ببینێ بەراورد بە ساڵی ڕابردوو کە گوگل تێنسۆر 1 بوو ئیتر هەمە پرۆسەرەکە ئاستێکی بڵێم ناگات بە ڕکابەرەکانی وەکوانێک کە سناپدراگۆن جێن 1 و سناپدراگۆن جێن 1 پلسی لەسەر بێت و یاخود بڵێم بۆ ساڵ بۆ موبایلەکە کە ساڵی 2023 نمایش دەکەن چکە موبایل هەر بۆ کاش هەر دەگونجێت و بەردەست دەخرێت بۆ فرۆشتنەوەوانە بڕکابەرێ ناکەوە گرافیکەکەشی و هەروەها هەر گرافیکی ناکات لە پاڵەمەدا چیپێکی تردانراوە بۆ سکیوریتی کە کۆمپانیا گوگل بە سکیوریتێکی زۆر بەهێز ناوزاندی دەکات دوو پرۆسەر موبایلێدا بنیادراوەیان کە سەرچی موبایلەکەی و ئەویتریشان هەر بۆ سکیوریتی بەکاردێت دەربارەی سۆفتوێر لە موبایلدا ئەم موبایلە خاوەندارەتی ئەندرۆید 13 سلۆگی کۆمپانیای خودی گوگل دەکات کە هەر کۆمپانیای گوگل خاوەنداریاتی دەکات وە ئاماژەی بەوەش داوە کە 5 ساڵ ئەپدەیت لەسەرێک دەنێرێت بۆ سەرجە موبایلەکانی ئەم موبایلەکە لەلایەن بەکارهێنانەوە بەردەست خرا ئەم موبایلە لەکوێ بەردەستەوە بە نرخەکەشی چەندە ئەم موبایلە لە کۆمپانیایەکی نیشارێک بەردەستە بە بیرگەی 250 گیگابایت و 120 گیگابایت و بەڕامی 12 گیگابایت و ڕەنگەکانیشی ڕەشە و سپی و سەوزەکەی ئاماژەم پێداوە نرخ لە موبایلێدا نرخ لە گۆڕانکاریدا ڕۆژ بە ڕۆژ هزار نرخەکەی ئەمە ناتوانن نرخەکەی دەقی بکەین بەڵام لەلایەن ئێمەوە بچن بۆ کۆمپانیای گرین شارک و بەناوی تێک پلسەوە داشکانێکی تایبەتان بۆ دەکرێت و نرخێکی تایبەتان بۆ بەردەستە دەخرێت و نرخەکەشتان لە نێوەندی پێ دەڵێم لە نێوان 850 دلار تاواکو 900 دلاردا بە پێی زۆرەتی بیرگە ئەمانە و ئاماژشم بۆدا دەتوانن بەناوی ئێمە بچن داشکانێکی تایبەتان بۆ دەکرێت ئەمە گشت تایبەتمەندی و گشت پێداچنەوەکە ئێمە بوو بۆ ئەم موبایل و دەتوانم بڵێم موبایلێکە بۆ تایبەت بۆ بەکارهێنەرەکانی خۆیتی ئەگەر من خودی خۆم بم پشتی پێ نابەستم چووکە لە موبایلێداوە ئاماژەم پێدا کامێراکانی ئاستێکی زۆر باشی هەیە بەڵام لە پۆرتڕێیتنا و لە ڤیددیۆژنە هەر ناگاتەوە بە کۆمپانیەکانی تری وەکو ئایفۆن و مێت 50 پرۆ هەرچی بڵێم لە ساڵی نوێش کە گالاکسی S23 ئەڵتراژ نمایش دەکرێت ئەمە دەربارەی کامێرا بووە بە باتریەکەشی بڕشی زۆر باش و چاک لە خۆ دەگرێت کە کۆمپانی گوگل ئاماژەی بەوە داوە کە 5000 میلی ئەمپێرەکەی دەتوانێت بۆ مای 24 کاتژمێر بەکاری بهێنیت وە بڵنگۆکانیشی بڵنگۆکانی ئاستێکی زۆر باشیان پێشکەش کرد و کامێرای سێلفی کە بگەڕێم سەر بەش کامێرا سێلفین زۆر ڕالێ بوو توانایشی بەرزی بەردەستە کرد بۆ ئێمە و ئەوەی دەمێنێت تۆ لە موبایلە دیزانیش تۆزێک زیاد داهاتۆتە دەرەوە و ناڕەحەت نییە بەڕاستی بۆ بەکارهێنان و بۆ لە دەستگرتنوانش خۆشە و پزمانەکەی خۆمان ناڕەحەتت ناکات ئەمە دەربارەی موبایلەکە بوو و نرخەکەشم بۆی خۆشەوی خستەڕ و هەر بمێنن بە خۆشی و شادی و سەرفراز بن